زۆر گرنگە تەمەنی من و تۆ ئاڵتون و زێڕە بەڵام ئێمە بە تەنەکە و بە ئاسنیشی نازانین تەمەنەکەمان هەمووی ڕۆشتووە ئاگەشمان لە خۆمان نییە قیامەتمان لەبیر چۆتەوە بۆیە باسی دەکەین بۆ ئینشەڵا زیاتر فەزڵی نوێژ بزانین زیاتر بزانین ئەم عیبادەتە عورف و عادەت نییە لە باو باپیرە بۆمان مابێتەوە ئەمە عیبادەتێکە خوا فەرزی کردووە لەسەرمان بە هیچ کەسێکیش لەسەرمان لا ناچێت نوێژ بکە نەوەی لە دوای مردنم ئیسقات و سەڵاتم بۆ ئەکەن پارەخۆرەکان ئەوانەی کە بە ناوی دینەوە ئەو میلەتەیان هازارەها جار قۆڵ بڕی و ڕوتیان کردەوە نوێژی نەکردووە دەیەوێت مامۆستایەکی ئاینی کە پەنا بخوا خۆی کردووە بە شەریکی خوا بە ناوی خواوە لە خەڵکی خۆشە بێ باشە نوێژ حەقی خوایە نوێژی مامۆستای ئاینیە مامۆستای ئاینی چۆن ئەتوانێت بە ناوی خواوە لە خەڵکی خۆش بێ ومن یغفر الذنوب الا الله چەند جار باسمان کردووە ئەوانە ئەسڵ ئەساسی نیە ئەوانە خائینن بەرامبەر بە ئەو میلەتە بەرامبەر بە ئەو دینە ئێمە ئاگاداری خۆمان بین نەڵێن فڵان کەس فڵان مامۆستا لە دوای مردنمان فڵان کەس بە ملیۆنێ بە ملیۆنی و بە 2 ملیۆن ڕزگارمانەکا و نوێژەکانمان لەسەر لا ئەچێ نوێژ حەقی خوایە پەیوەندی بە ئینسانەوە نییە ئاگاداری ئەو خاڵە بن